ئایا دەزانن تورکیا بۆ وا دەکا؟ دوای پێشکەشکردنی داواکاری ئەم دوو دەوڵەتە بۆ بوون بە ئەندام لە ناتۆ، تورکی ڕاستەوخۆ ناڕازیبوونی خۆی ڕاگەیاند. پرسیارەکە لێرەدایە کە ئایا تورکیا بۆچی نایەوێت ئەم دوو دەوڵەتە ببنە ئەندامی ناتۆ؟ تورکیا چ سوودی دەبێت لە ڕێگری وەها کارێکدا؟ ئایا تورکەکان استراتیژی بیردەکەنەوە یان هۆکار çەلاکی hêza Kurdiyekana lem دوو dewleteda? Pazartesi günü Türkiye'ye geleceklermiş. Ya bizi ikna etmeye mi gelecekler? Kusura bakmasınlar. Yorulmasınlar. Her şeyden önce Türkiye'ye yaptırım uygulayanların bu süreç içerisinde bir güvenlik örgütü olan NATO'ya girmelerine biz evet demeyiz. دوای هەڵوەشانەوەی دەوڵەتی عوسمانی لە کۆتایی جەنگی یەکەمی جیهانی تورکەکان پیان وایە کە ڕۆژاوا بەتایبەتیش ئوروپیەکان هۆکاری سەرەکی بوون لە وەدەرنانی ئەوان لە گۆڕەپانی سیاسی و ئاسکەری جوگرافیای سیاسی ئۆراسیا. ئەمەش لای تورکەکان بیرەوەریکی تاڵە لە 100 ساڵی ڕابردوودا کە بەردەوام ئاخی بۆ هەڵدەکێشن. دوای دامەزرانی دەوڵەتی تورکیش لە ساڵی 1923 زاینی تاکو جەنگی دووهەمی جیهانی استراتیژی دەوڵەتی تورک بە ئاراستەی ناوە بوو کە بریتی بوو لە سەرکوتکردنی هێزە کوردیەکان و هەموو ئەو هێزانەکە ناڕازی بوون لە سیستمی سیاسی کەماڵیزم. دوای دروستبوونی بلۆکی ڕۆژهەڵاتیش بە سەرکردایەتی سۆڤێت و بلۆکی ڕۆژاوا بە سەرکردایەتی ئەمریکا، تورکەکان خۆیان بەلای ڕۆژاوادا ساخ کردەوە چونکە ئەڵتەرناتیڤی تریان نەبوو لەو کاتەدا. بەڵام بەهۆی گرنگی پێگەی جیۆپۆلۆتیکی تورکیا، ئەوروپا نزیک بە 40 ساڵ دەبێت کە چاوپۆشی لە خراپیەکانی دەوڵەتی تورک دەکات بۆ ئەوەی نەخزێت بۆ لای ڕووسەکان. هەروەها تورکەکان هیچ کات ناخوازن وڵاتانی ڕۆژاوا بەتایبەتی ئەمریکا، بریتانیا کۆنترۆڵ و کاریگەری لەسەر نفوزی تورکیە بکەن، چ لە دەریای ڕەش بێ یانیش دەریای ناوەڕاست و ڕۆژهەڵاتی ناوەڕاست، تەنانەت ڕۆژهەڵاتی ئەوروپاش. بۆیە هەمیشە استراتیژی تورکیا بە ئاراستەی ئەوەیە کە نابێ ناتۆ زیاد لە خۆی بەهێزتر بێت و نفوزی ئەسکەری وڵاتانی ئەسکەندناڤیاش زیاد بێت و فشارەکان لەسەر رووسیا زیاد بکەن. دوای 11 سپتامبری ساڵی 2001 زاینی و هاتنی ئەمریکا بە کردداری بۆ ناوەڕاستی ئاسیا و ڕوخانی ڕێژیمی باسی ئێرا لە نیسانی ساڵی 2003 زاینی، تورکەکان بە ترسەوە مامەڵەیان دەکرد و خۆیان لە بەشداری کردنیان وەک هێزێکی ناتۆ دوور دەگرت. کاتێکیش قەیرانی دارایی ساڵی 2008 لە ئەوروپا بووە هۆی پاشەکشەی ئەوروپیەکان، تورکەکان لەو پەڕی خۆشحاڵیدا بوون. چونکە پێیان وابوو کە ئەوان بەهێز بن، واتە بەهێزبوونی تورکیا و تورکیا دەبێتە خاوەن هێزی سیاسی ئابووری و سەربازی. لەگەڵ دەرکەوتنی بەهاری عەرەبی و دەرکەوتنی داعش لە نیسانی 2004دا، تورکەکان سنووری سووریان کردەوە بۆ ئەوەی هەرچی گروپی نووسیوی ڕادیکاڵی ئەوروپی هەیە ئازادانە بێن و بچن. استراتیژیان لەم کارە لاوازکردن و دروستکردنی کێشەی ئەمنی بوو لە ئەوروپادا. ئەمەش وای کرد چەندین تەقینەوە لە شارە گەورەکانی ئەوروپا لەلایەن داعشەوە ئەنجام بدرێت. بە کورتی تورکەکان هیچ کات نایەنەوێت ئەوروپایەکی بەهێز سەبێکە لە بەرامبەر تورکیەدا ڕێگر بێت و پێی بڵێت دەبێ ئەمە بکەیت و ئەوە نەکەیت. استراتیژی تورک لە ڕێگریکردنەکە بریتین لەمانێکە ئاماژەیان پێ دەکەین. 1. ڕێگریکردن لە باڵادەستی ئەوروپایەکان و ئەمریکا بە تەواوی لە ناوچەکە کە بەلای تورکەکانەوە جێگەی قبول نییە. 2. هێشتنەوەی باڵانسێکی جیۆستراتیژی لە نێوان ڕووس و ناتۆ لە ناوچەکەدا. 3. ڕاگررتنی دڵی ڕووسەکان چونکە تورکەکان نایەنەوێت بچنە بەرەی دژایەتی رووسیە بە دڵی ئەمریکا و ئەوروپا. 4. قبولکردنی داواکاریەکانی تورکیا لە هێرشکردنە سەر بەشەکانی کوردستانی ڕۆژاوا و هەرێمی کوردستانی عێراق. کۆتا خاڵی پێنجەمە و هەبوونی چالاکی هێزە کوردیەکانە لە سوئد و فینلەندا. Terör örgütlerine fiili ve siyasi destek vermekle Türkiye'den NATO üyeliğine evet demesini beklemek arasında bir tercih yapmaları, bunun da somut emarelerini ortaya koymaları gerektiğini söyledi. بە بڕوای استراتیژی ناسەکان ئەمە پاسدارێکی لاوازە لە ڕێگریکردنی ئەم دوو وڵاتە بۆ بوون بە ئەندامی ناتۆ.